ئەوانەی لە هەرێمی کوردستان دەسەڵاتی ڕەهایان لەدەستدایە لە سەرەتای دروستبوونی حکومەت و پەرلەمانەوە نیەتیان بۆ دروستکردنی دەوڵەتێکی دامەزراوەیی و بنیادنانی دامەزراوەی نیشتیمانی باش نەبووە و هەمیشە بە عەقڵیەتێکی تەسخی حیزبی و بنەماڵەیی وڵاتیان بەڕێوە بردووە. پەرلەمان بە نمونە لە کاتێکدا پەرلەمان گەورەترین دامەزراوەی نیشتیمانی و ماکینەی دەرکردنی یاسا و چاودێریکردنی حکومەتە، بەڵام ئەوەی حیزب نەیەوێت و ئەو بڕیار و یاسانەی لە بەرژەوەندی خۆی دانەبێت پەسەند ناکرێت لای بەشێکی بەرچاوی هاوڵاتیان. پەرلەمان ماهیەتی خۆی لەدەست داوە، بەڵام بەڕای چاودێرێکی سیاسی دەبێت حیزبە ئۆپۆزیۆنەکان سوور بن لەسەر چاودێریکردنی کارەکانی حکومەت و پێچەوانەی ئەو شەپۆلە سەوڵ لێ بدەن کە بەشێکی دیکە هەوڵ دەدەن پەرلەمان و ڕۆڵی پەرلەمان بێ ئەرزش بکەن. ئەمە واقعەکە بەداخەوە هەرێمی کوردستان پێایە گوزارێت. خۆزگای وڵاتی ئێمە وڵاتێکی دامەزراوەی بوو بە هەموو شتەکان لە جێی خۆیان بووە، بەڵام ئەم واقعی کە لە کوردستانی ئێمە هەیە و ئەمەی کە ئەم دوو حیزب دەسەڵاتدارە بە درێژایی 28 ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستانە کردوانە بریتی بۆ لەم واقعە. ئەمە خواستی ئەوانە، بەڵام پێچەوانەکەی کە خواستی چاکەخوازان و ئیسلاحخوازان و ئەوانەی کە ئەیانەوێت چاکسازی بکەن لە وڵاتە و ڕەوڕەوەی حکومداری بگەڕێنەوە بەسەر ئاراسی ڕاستەقینەی خۆی دەبێت بە پێچەوانی ئەم تەوژم و شەپۆلۆ ئیش بکەن. ئەویش کۆڵنەدانە بەردەوامبوون لە کاری پەرلەمانی، چونکە ئێمە پەرلەمان دابخەین یاخود بێ ڕۆڵی بکەین لە دوجارە ئەوانەی کە ئەم واقعیان دروست کرد و ئەوان سەرەکەون. بەڵام کاتێکە ئێمە ئەمانەوێت چاکسازی بکرێت لە وڵاتە، ئەم وڵاتە دادگەری تیابێ، ئەم وڵاتە مافی هاوڵاتی بوون وجودی هەبێت، دەوڵەتی دامەزراویمان هەبێ، ئەبێ ئێمە کۆڵ نەدەین بەردەوام بین لە ناو پەرلەمانە بەو ڕێکارە پەرلەمانیانەی کە هەیەت. لە هەرێمی کوردستان ئەوانەی سەرەداوەکانی دەسەڵاتیان بەدەستەوەیە ڕوئیای بە دامەزراوەکردنی دامەزراوەکانیان نییە، چونکە باقلێتێکی دروست حکومڕانی نەکراوە و بە نەفەسی حیزبی بوونەوە کار کراوە. پەرلەمانی کوردستان دەبێت شەرعیەتی تەواوی بۆ بگەڕێنرێتەوە و وەکو دامەزراوەیەکی نیشتیمانی ئەو بڕیارانەی تێدا دەدرێت دوور بێت لە دەستێوەردانی حیزبی و بهێڵدرێت بە ڕۆڵی خۆی هەڵبستێت. دەبێ ڕێبین پەرلەمان دەورێکی کاریگەری هەبێ، بەڵام کۆمەڵە فاکتەر هەن کەوایان کردووە لە وڵاتی ئێمەدا بەڕاستی دامەزراوە گرنگەکان نەتوان وەکو پێویست ڕۆڵی سەرەکی خۆیان بینن. کۆمەڵ هێشتا یەکێک ئەوەیە کە هەموو ئەوانەی کە قەراریان لە هەرێمی کوردستان بەدەستەوە یا چۆنەڵێ سەرداوەکانی دەسەڵات بە شێوەیەکی گشتی لە دەستیانایە پێ ناچێت ڕوئەیەکی وایان هەبێت کە دەوڵەت بە موئەسساتی بکەن یا بۆ نەڕێبن موئەسسەکان، چ قەزایی بێ، چ دامەزراوی تەنفیزی و حکوومەت بێ، چ پەرلەمان بێ، ڕۆڵی سەرەکی خۆیان بگێڕن. هەر تقریبان ئەوە دەبینیت کە دەسەڵاتی فعلی لە شوێنێکی ترەوە زۆرێک لە ئیشەکان بەجێ یا زۆرێک لە بڕیارەکان ناخرێتە دەستی پەرلەمانەوە. خاڵێکی تر تۆ ئەگەر سەیری ڕۆڵی حیزبەکانیش بکەی، حیزبەکانیش کەم تەرخەمن. ئێمە نهاتوین تەنانوت و بەغدا بکەین، یعنی کەسە سەرەکیەکانی خۆمان بنێرین بۆ پەرلەمان، یعنی ئەوانەی کە مەکانەتی سیاسی گەورە، مەکانەتی ئەکادیمی علمی قانونی گەورە لە کۆمەڵگەیە هەیەە بۆیان دروست بۆ بینێرین، چونکە بەڕاستی بەشێ لە دروستبوونی کەسایەتی معنەوی هەر موئەسسەیە بە شەخسەکانەوەی ئەوان دەتوان کەسایەتی بدەن. کەسی لاواز بنێرە تۆ موئەسسەیەکی لاواز دروستەکەی. بەڕای چاودێرانی سیاسی پێویستە حیزبە ئۆپۆزیۆنەکان هەوڵەکانیان زیاتر چڕ بکەنەوە بۆ گەڕانەوەی شکۆی پەرلەمان و ئەو وێنایی کە بەشێک لە حیزبەکان لە خەیاڵی خەڵکیدا نەخشاندویانە کاڵی بکەنەوە. زۆرێک لە هەوڵاتیان باوەڕیان بە ڕۆڵی پەرلەمان و پەرلەمانتاران نەماوە کە ئەوەش خواستی ئەو لایەنانە بووە تا خەڵکی باوەڕی بە هەڵبژاردن و پەرلەمان نەمێنێت. پێویستە هەمووان دژی ئەو ئاراستەیە کار بکەن و نەهێڵن ڕۆڵی پەرلەمان کەم بکرێتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.